من ناوی سیانیم عدنان عزیز محەممەدە، ناسراوم بە عدنانی حاجی عزیز. دیارە ئێمە خەڵکی شەمێرانین. لە ساڵی 1970 لە دەربەنی خان لە دایک بووم و پێشتریش وەکو هەموو گوندەکانی تر کە ڕاگوێزراوە، ئێمەش ڕاگوێزراوین چوینەتە ناحەی سیروان لە ئەو کاتی قەزای هەڵەبجە لەوێ نیشتەجێ بووین. بەڵێ من دیارە پێشتر پێشی میێبارانی هەڵەبجە لە ساڵی 1970 ڕاپەڕینە کرا لە 1970 ئێمە کۆمەڵێک گەنج بووینەوانە من ئەو کات تەمەنم 16 ساڵ بوو، بەشداری ڕاپەڕینەکەمان کردووە کۆمەڵێک خەڵکیان هەر ئەو کات هەتا ئێستاش دیارنی هەمویان سەرنگوم کران و بردیان. ئێمەش بە حکمی ناسراوانە پیانوتیان ناوی تۆی شەیە وەکو من پەیوەندیمان کردە هێزی پێشمەرگە و من لە ساڵی 1970 بووم بە پێشمەرگە. کە بووم بە پێشمەرگە من پێشی ئەوەی کە هەڵەبجە ئازاد بکرێت دیارە هەمومان ئەمانزانی و خۆ ئامادەکردن کرابوو. ئێمەش چەند جارێک پێشترە چوینە ماڵ خۆمان ڕۆژانە هاتوچۆمانەکردە چوینە هەڵەبجە سەردانی کەس و کارمانەکردن. کە چوین بۆ هەڵەبجەیشەوانە من برایەکی لە خۆم گەورەتر بوو، مالی 68 بوو لەگەڵ دایکم و دوو خوشکم لە ماڵەوە بوون. پێم وتنمەوە شتێکی ئاوا بێت و مەترسن و لە ماڵەوە بن و ئێوە خەڵکی مەدەنین و کەسەقی بەسەریەوە نییە. ئیترکە ئەوە بوو هەڵەبجە ڕزگار کرا تا پردەکەی زەڵ بوو، ئەوانە پەردەکەیان تەقاندەوە. دووبارەم خۆم گەڕامەوە بۆ لایەن ئەوان 16 مانگ و 17 مانگ و 18 مانگیش هەر لە ناحەی سیروان بوون. مەکتەبێکی تیا مەکتەبە ڕەشەکە، مەکتەبی ڕەنگینی پێڵەن. لەو مەکتەبانمانەوە ژێرزەمینێکی تیا بوو، عایلەیەکی زۆری تیا بوو، لیا سەردارم کردن. بەڵام ئیتر کە ئێمە زانیمان کیمیاویاوە لە خەڵک و خەڵکێکی زۆر شەهید بووە لە ڕێگەی عانە بوو. ئەوانە من یەک برادەرێکم هەبوو پێشتر ئەمان ناسی، کوڕێکی زۆر ئازا بوو، خەڵکی دەرەمەڕ بوو، دوو برابوون، یەکیان کاک ساڵێکیان کاکسایی. ئیتر ئێمەش قەرارماندا وتم بە عایلەکانی خۆمان، وتم وەرن منەتان بەم لەم ڕێگەوەتان بەم بۆ ئەحماوا و لێەوە بۆ کەڕەجاڵ و ئێمە ئەو مەنتیخانە شارەزا بووینە، مەنتیخەی خۆمان بوو، مەقەڕوانەمان لێەوە پێشمەرگە بووین شارەزا بووین. وتم بچ لە ئێران. ئیترەوە بوو کە لەگەڵ ئەمانە هاتین تقریبەن تا دوای عەسرێکی درەنگوانە گەشتینە لای تەفەکوڕەوانە کە سەیرم کرد ئەم هەموو مناڵوانە. من خوشکێکی ترم لە ماڵمان بەخۆی 4-5 مناڵیەوە گەڕامە وتم ئەڕۆم شتان بۆێنم، ئەبێ خواردن و شتان بۆێنم لەگەڵ کوڕێکە کاگە حەمەی حەمەسەعی کە ئێساش ماوە کە باوکمان ئامۆزایە و هەم هاوڕێی مناڵیمە و کەسێکی خۆشەویستی خۆمە، لەگەڵ کاقارە قاری حەمەویم بەداخەوە ئەو کۆچی دوایی کردووە. ئەم سیانەمان گەڕاینەوە وتمان ئەڕۆی شتان بۆێنین. تر ڕاستی لەوێ ئێمەش بە حیوان و گوێ درۆژوانەی لێ بوو زۆر بەرەڵا هێنامان و عەشیاوشتمان لێ خست و هاتینەوە بە دوای ئەوانە کە ئیتر هاتینەوە تاریکی کرد بوو دیارە دنیا، ئەوانمان نەدۆزیەوە. هەرچەند کاگە حەمە ئێستاش لەگەڵەوە کە هاوڕایەمە کە هاتین لەسەر جادەکەی ئەحماوا لیوای گوێمان لە سەوتی گریان و ئەوانە بوو، بەڵام تەوقعمان نەکرد مەسەڵەن کەس و کار و شتەکەی خۆمان بێت. ئەو کاتیش هەم بەهار بوو، جیا سەوزایی و دنیا تاریک بوو، ئەو شەوەش هەور بوو، هەر کەسی چی نێبینی، زۆر ناڕەحەت بوو. دیارەیتر کە ڕۆژ بوو ئێمە چووینە کەڕەجاڵەوانە. من بەو جارەوە جارێکی تریش کیمیاوی لێ یابووم، چووینە ئەحماوا. ئیتر لە ئەحماوا لێوێ قەناعیان ناپێمان، قیناعیشیان ناپێیان بیکەنە سەرمان. بەڕاستی من نەمەزانی شتێکی پێوەیە قیناعەکە باید لام بردا کە کرد مەسەرم هەر دەقەیەک توانیم خەریب بووە نازم پێ نەمێن لێم کردەوە و لام بر قەناعەکە لەسەرما. ئیتر لەوە من لە بنپەڵگا تقریبەن تا ئەوێش تۆزێک ئاگام لە خۆم بوو. ئیتر دوای ئەوە من وەکو خۆم ئاگام لە خۆم نەما. دوایەوە بردوونەتە کەڕەجاڵ لە ڕێگەی 1-2 برادەرەوە کە ئەو کاتە پێشمەرگە بووم بەداخەوە. ئێساش چەند جارێک ناوی ئەو برادریان بیرەوێتێتەوە ڕەفیقی کاک ڕەوف گرێزەیی، ئەوان مەسافەیەک بنیان بە باوەش و بە کۆڵوانە بردوێتە تا کەڕەجاڵ. لەوێ ئەلیکۆپتەری ئێرانی لێ بووە، منیان بردە ئێران. کە چوینە ئێران لەوێ خەسخانەیەگە بوو بە ناوی خەسخانەی ئەڵڵاو ئەکبەر لە سۆڵاوە 20 زار لە ماڵەکەی شێخ عوسمانە بوو. ئەویان کردبوو بە خەستەخانەیەکی بڵێن خەلفی. ئیتر کە چوینە ئەوێ لە خەستخانەکان من بەڕاستی ئاگام لەوە نەبووە مەسەڵەن شتێکێتە خەیاڵم هەستەکەم مەسەڵەن سواری شتێک بووم بە پاڵشاخ و شتا ڕۆیوم، هەنی ئەوە نییە بڵێم چۆن سواری تارە بووم و ئەوانە هیچمانە و ئەوانە بیر نایەتەوە. بەڵام هەستەکەم وەکو خەوێک ببینم، هەستەکەم سواری شتێک بووم و ڕۆیوم شتێک مێتەخە. کە هۆشم کردەوە سەیرەکەم لە جێگایەکەین هەموو خەڵکەکە ڕوتن، هیچیان لەبەرانیە. مەسەڵەن من خۆشم بەسەر چۆن مەلەیەکەی لە ناوی ئاوا چاوەکەیتەوە تا مەترێکوانە شتمە بینی سەیری هەرکێمە کرد ڕوتە. پێشتری شتێکیان بە مناڵی پێوتمێنانەوە گەر بمری لەو دنیا هەمووی ڕوتە بەس چاو ڕاتە تەوقی سەر. من کە چاویشم لە پێشەوە بووتم خۆ ئەمە چاومە و دیارەمە ئەو دنیاە و مردین و
ئەمە خۆ من چاوم لە پێشی سەری خۆمە چکە هەر کەس مەبینی هیچی لەبەرانە بوو. ئیتر لەوە هۆشم تۆزە کە ئاگام لە خۆم بوو دەرگایەکیان کردەوە لە دەرگاکەەوە بردینانە ئەو شوێنەوە کە ئەوان بە فارسی پێڵێن بەستەری یاری لێوە ئیتر عیلاجەکرێت جلێکی خەستەخانەیان ناپێمانە کردیانە بەرمان لێ بە منیان وتیان تۆ خەڵکی کوێ وتم هەڵەبجە. سەرەکەم خەڵکی دیهاتەکانی ئێران و ئەوانەش دەوری سەردەشتوانە برینداروشتیان هێنابوو بۆ ئەو شوێنە چکە لەو شوێنە کۆمەڵێ دکتۆروشتی باشیان هێنابوو هەرکێ بریندارە بوو لەو گودانەوە یا لە هینەکان و لە عسکەری ئێران لە مەسەلەن پازداروانە هەر کەسێ باتیان هێنای ئەو خەستەخانەیە. ئیتر بە من لەوێنە پیان وتیان خەڵکی وتم هەڵەبجەوتیان ئەزانی ئێرە کوێوتم نەوەڵە وتم باش ئێمە بۆچی ئاوا ڕوتکراینەتوانە وتی ئەو جلانەی کە لەبەری ئێوە بووە کەلوپەلەکاتان هەمووی کیمیایی پێوەیە هەمویان سووتێنراون هاتوونە تێرە ئاوێکیان پێکردن ئیسام ئەمانەوە لێرە عیلاشتان بۆ بکەین. یەکەم پرسیار دکتۆرەکە بە من وتی بە فارسی وتی ئیستیفراقی کردوەوتی ڕشایتەوە من ناڵم پێشتراتمە تێرە فارسی مەزانی وتی ڕشایتەوەتم بەڵێوتی کەواتە تۆ مەترسە نامریت. ئیتر کە لێوێ عیلاجیان بۆ کردین 2 شەو لێوە بوو من ینی هەستم کرد بەرەو باشی ئەڕۆم تۆزێک من هەناسەم زۆر خراببوو چاویشم بە تایبەتی چاوم هیچم نەیبینی کە چاویشمە کردەوە هەر ڕۆژناگلیەدا ڕێگە و شتێکەکەن بە ناوی چاومە زۆر ناڕەحەت بوو. ئیتر شتێکیانەیە لە چاوم باوەڕ پێکی کە وەکو ئاوی پیاز وا بوو کە ئەیانە لە چاو هەر ئاوی پێ هاتە خوارەوە زۆر ناڕەحەتیە کردین. ئیتر کە لەوێ بووینەوانە تۆزێکچی هینم کردەوە هاتمە دەرەوە سەیرەکەم خەڵک هاتوو چۆکە و خەڵک برینداریێنی ئەوانە منش هاتمە حەوشەکە وتم کاکە و سارە بۆ کێڕاوتی هەرچی عێراقی ئەوانەی هێناویان بۆ ئەم ئۆردوگانە بۆ هەزارخانی و بۆ باراماوە بۆ ئەوانە. بەڕاستی تمش پرسی نە دکتۆرم کرد نەکەس سواری مینوبوسێکی ئەوان بووم هاتم لێوە دابەزیمتم کاکە ئۆردوگان لەکوێیە وتیان لەوێ چوومە لە ماڵێک دێک ناوی گورگەیە پێش سۆڵاوە ئالوە داوام کرد یەکێک شەرواڵ و کراسێکیان بۆ هێنام لێوە بەخوا گەورەش بوو بەبەری نێگر مەز دەبەرم چوون بۆ ئۆردوگای هەزارخانیە کەیتر کە چوومە ئۆردوگای هەزارخانی لەوێ یەکەم کەس کە بینیم یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانم کاک بایەزید کوڕی بابا شێخی سەرگەت بوو زۆر تێکەڵی عایلێن بەداخەوە کاک بایەزیدیش دوایی ئەرکۆچی دوایی کرد یعنی ئیتر زۆر وەکو کەسوکاری خۆم زیاتر هاتن بەدەمەوە ئیتر بردمیانە ماڵ و ڕێز و احترام و چی لێ هاتووت مەڵام من بە ئەلیکۆپتەر هێنامیانە و خەستەخانە و ئێستاش پرسی دکتۆرم نەکرد و هاتوومە دوای ماڵەوە ئاگەڕێ. ئیتر کە زۆری ناکردم ماڵی مامەیەکی خۆشم لێیا بوو ئەومان دۆزیەوە ماڵێ و ئامۆزای باوکیشم کە حەمەسەعی ئەوژە لێ بوو. ئیتر کە دۆزیمە وتیان کاکە وەڵام مناڵەکانی ئێوە نەهاتوون بەڵام کە حەمەسەعی چووە بە دوایانە ئەگەڕێن. ئیتر کە هاتەوە کە حەمەسەعی یەشتا کە حەمەسەعی نهات بۆ ژنێکی تری خزممان پرشنگی کچی مامەسەیحمەوەی شەمێرانی بوو ژنی پیاوێک بووناوی کە عەزیز بوو کە عەزیز لە ئەسڵە ئێرانی بوو ئێستا ژواز ئەمە لە ئێرانەژی وەزعی زۆر خراپ بوو وتیان بە من تۆ فارسی ئەزانی بەشکم ئەمە بەری بۆ خەستەخان وەڵا کە من ئەوم برد بۆ خەستەخانە وەکو تەرجمە دکتۆرەکەی خۆم بینیمەوتی تۆ بۆ چۆ ڕاو کردو وەڵام منیان دووبارە بردیان وتیان کاکە تۆ نابێ بڕۆی ئەبێ لێرە عیلاج وەربگری عیلاجیان ناپێمەوە پاڵیان خستم و ئەوانە وتیان کاکە تۆ عیلاجانە تەواو نەکردو حاڵی باش نیە ئەبێ لێرە بمێنیتەوە. وڵای تر من بووم بە تەرجمە و پرشخانیش لێ بووە خوا بزانم 3-4 ڕۆژە لێ و بەداخەوە دوای ئەوژدەر کۆچی دوایی کرد کچی مامەسەیحمە بوو چوار پێش مناڵێکی هێر شەمێران خوشکی کە عەبوو بەکر و کاعوسمانەوە ئەوژدە لێ کۆچی دوایی کردی من لە خەستخانە بووم کە حەمەسایی هابوو لام هەموو شتەکانی بۆ باس کردم وتی کاکە ماڵەوە هەمویان تیا چوون پێشەوە بگەن ئەحماوە و لە جۆگەیەکی چیمەتوی تیاوتی لیوایە و هەموویمان بە خاک سپاردون و لەگەڵ فڵان و فڵانە و مناڵ و بەجیا و کوڕ و کچەکان بەجیا و کوڕەکان بەجیا و کچەکان بەجیا و نالێنمە ناو بەسەری شۆفڵێکمانی ناو بانیان ناون و دوای بە یەکەوە هاتی لەگەڵ کە حەمەسەعی گۆڕەکانی پیشان نام و ئیتر دوایەوە من خۆشم ماوەیەک لە دژێت چاودێری پزیشکیەوە نەبووم دووبارە گەڕاینەوە ئیتر ئێمە مەقەرمان ها بۆ تەیۆڵە هاتم لە دزلی وەرەقیان بۆ کردم و مەقەڕەکەمان لە ماڵی شێخ ڕەوفا بوو لە تەیۆڵ ئیتر من هاتم بۆ ئێرە بۆ تەیۆڵ من هەمویان لەگەڵە بوو دایکم و ئەیتر نا من لەو شوێنە من عیبم نەبوو گەڕام و خواردنیان بۆ بێنم یعنی پێم وتم ئێوە بڕۆن بە مرەگا بچنە ئەحماوە لە بنپەڵک دانیشە من ئەڕۆم شتان بوێنم ئیتر کە ئەوان وان لێ هاو خۆشم ئەوەم بەسەر هاوید نە من ئەوانم بینیەوە جارێکی تر ئەوان پێشی ئەحماوە شەید بوون منیش پێشەوە بوو لە ئەحماوە هۆشم بە خۆمەوە نەما لە ڕێیکی خەڵکەوە بردمیان و بە سواری تارە بردمیان ئیتر یەکتریمان نەبینیوە لێ
ئیسا ئەو گۆڕی ئێمە کە کاک ساڵح و کاک سەعید و دوو برادەری تیا بوو کە دوو کەسی زۆر زیرەک و ئازا حتا جاری وا هەبوو لەو منتیقا کە پێشمەرگە دابەزینی کرایە پیانەوت یەزیدێکیشیان ئەوان ڕێگە نیشاندەری خەڵک و پێشمەرگە ئەوانە بوون لەو سنوورات چووکەن دوو گەنجی زۆر و توریا و حەڕوک و ئازا بەداخەوە دوانە هەردووچان شەید بوون. من وەکو عایلەی خۆمان دایکمە برایەکمە دوو خوشکمە لەگەڵ 6 خوشکەزام میوانێکیشمان هەبوو دایکی ئامۆزان بوو کاک مەتحی ئەویش لە ماڵمان بوو دایک و ئانی ڕایان کردبوو بۆ سلێمانی لە ماڵ ئێمە جێمە و گاپێر منداڵێک بوو تقریبن لەو کاتە تەمەنی دەوری 13-14 ساڵ بوو بەداخەوەش هەر لێ شەید بووە. ئێستا ئەو گۆڕە کە سوکارەکەی منیتیان 19 نەفەریتیای وەڵا ئێمە چەند جارێک سەردانمان کردووانە وتیان ئەم گۆڕانێمە ئەیان گوێزینەوە. ئیتر من کە چوینە لای وەزیری ژووتی تیمێکمان پێگەناوە بۆ ئەم گۆڕانە هەڵی بدەنەوە بەسا تیمەکە هاتوون یەکەم گۆڕە تووشی کێشە بوون و تووشی نەخۆشی بوون ئەوە ئین بۆتە وتیان جاری دووەم وتیان ئەمانە بەڕسمی ئەناسێنرێن ینی ئەم گۆڕانە بەڕسمی ئەناسێنێن جادەیان بۆ برێت قودعەدا ئەنرێ لەسەر جادە عامەکە بەڕسمی ئەناسرێن و لە ڕێگەی حکوومەتەوە و ئەوانە ئەوەش ماوەتە سەر ئەمە چەند ساڵێکەوە تقریبان 20 ساڵە بەهۆی قەیرانی دارایی و ئەو بەڕانەوەی یەن بەداخەوە نەناساندیان نەبۆشیان گوێزانێتەوە ئێستا هەل هەمویان لە باخیەکان لە ئەحماوە بینی ئاوایی ڕۆستەمبەگ و ئەحماوە لێوان تقریبان لە مەکتەب بووم قوتابخانە ئەم خوێن بەڵام ئیتر کە ناویان داین و کۆمەڵی خەڵکیان برد دۆستێکی خۆمان هاوتی کاکە ناوی توێشی تایە لەوانە ئەڵێن وەکو قودوە تۆش بەشدار بوویت لە مزاهرە مادام ئەوەیە بڕۆ عیلاجێکی خۆ بکە. ئیتر منیش کوڕێکی ئامۆزام هەبوو کاگەحمەی حاجی ڕەشی ئێستاژە لە ژیان تا هەر باشە بەسە تا دروستی باش نییە مدیری نەژدەی کەرکوو بوو لە تەقینۆشتای ساوەزعی باش نیە ساعەمیدی خانەنشینە ئامۆزان بوو ئەو پێشمەرگە بوو کە حەمە ڕەشی حاجی ڕۆستەم و کۆمەڵی خزممان پێشمەرگە بوویتە چوە لای ئەوان لە قۆی هەورامان بوومە پێشمەرگ. بەڵێ هەر ئەو شوێنە کە ئێمەی لێبوو شوێنێکی زۆر هەرتیان دوایی پیانوتمتیان ئەمە ماڵی شێخ عوسمانە لە کاتی ئەم هجووم بۆ هەڵەبجەوانە کردیانە بە خەستەخانە بۆی بریندار و کەسانە لە جەبهە بریندارە بن بیانێنەیەرە لێرە چارەسەریان بۆ بکەن اینجا ڕەوانی شارەکەی تریان بکەن چکە بەڕاستی من لەوێژە و کاتە پیانوتم وتیان سواری ئەو پاسە بەبێ تۆ بچی بۆ تاران هەنی لەوەیش من جارێکی تر خۆم دزیەوە چکە ئەو کاتە نەمەزای ماڵەمان جارێ لاتووە وتم ئیلابێ بگەڕەوەم زام ئەمان چیان بەسەرات هاتوونەتە ئەحماوەوان ینی لەو ڕێگەی ئەحماوەش هەست بڕوا ناکەم ینی خەڵکێکی زۆر کەم شەید بوو لێ چکە ئەوانەی کە تیا چون هەمویان لە ڕێگەی شەیدەبوون لە ڕێگەی عەبابەیلی و ئەوانەوە هاتن لە ڕێگەی ئەحماوەوانەوە زۆر کەماتن کەچی 19 مانگ لە ئێوارێکی درەنگە ئەم عایلەی ئێمە دوو عایلە بوون تقریبان 21 نەفەر بوون دوانیان بردە 19 دوای شوێنی ساڕۆخەکانم بینی لە پێشیان و لە دوای دوو ساڕۆخی کیمیایی لیان بەداخەوە هیچیان دەرنەچوو هەمویان شەید بوون. ئێستا من و خوشکەکەم پێشتر شووی کردبوو ماڵیان لە کەلار بوو بڵێن ئەو خوشکە ماوە خۆ وەڵاوەکو سەردان وانە کە هاتیونەتەوە من لێرە ئاژیم وەکو خۆم دەستێمانی ئەژیم بەڵام وەکو سەردانی ئەو گۆڕانە هەمیشە هەر سەردانمان کردووە لەگەڵ ئەو خوشکەما زوو ئەچیت سەردانەکەی لە مناسەبەتەکانە لە یادی هەڵەبجا لە جمعان زۆر جار هەر بەمبەستی سەردان و کردن هەر ئیشێکمان نەبێ بە تایبەتی و خوشکەم کە جارێ زۆر بێتاقەتە بێت خۆمەچم بە دوایە و ئەچین بۆ ئەوێ لە باخێکە باخی ئەو مامەحمەوە پیاوێکی چاگەرۆک و مامی خۆمانی لێ هاتۆ پیاوێکی نورانی باش هەمیشە فاتیحە و بەدەستی دەستنوێژوانەوە ینی سەردان وشتیانەکەین و هەروەکو عایلێکشمان لێ هاتۆ لەگەڵ مامەحمەوە. ئێمە نەهاتینەوە بۆ هەڵەبجە ماوەیەکی زۆر لە هەڵەبجا بووین مەقەڕشمان لە زەمەقیا بوو بەڵام ئیتر دوای ئەوە مەقەڕەکەمان بردە بیارە ناماوەیەکی زۆر لە هەڵەبجا بووین بەرەوەڵا ئەو شەهیدانی کە لەوێن زۆری مەسەلەن یەکێک لەو شتانەکە زۆر قەت بیرم ناچێتەوە جارێکیان ساریەکم پێ بوو من خۆم چەند نەفەرێک بیان بم بۆ لە سیروان و بیان بم بۆ هەڵەبجە پێشی ئەوەی بگەیتە سەیتەرەکە تارێک ها یەک تراکتۆر پڕ بوو لە ژن و مناڵ ینی تر ئەمەنەی تیا بووینم یەک ناپاڵمی لێدا باوەڕم پێەکەی بڵێم بە 500 متر جەنازە و مناڵی فڕێیا بوو بە چواردۆری خۆیان پێشی ئەوین ینی یەکێک لەوانە کە قەت بیرم ناچێت و ئەوە بووە ئیتر ئێمە کە لە هەڵەبجا بووین مەسەلەن جاری وا بوو دوای
دوای ئەو ماوە زۆرە من هاتوومە جاری وا بوو ئەگەڕای ئەچوینە شوێنی وا ئەو کاگە حەمەم لەگەڵا بۆ حەمێگە ئەمەزە ئەچوینە شوێنی وا بۆ نمونە جارێکیان چویتمان بڕێ ئەو خۆی سەرێکن 4-5 جەنازەی تیای چونکە ئەو کاتە گیا و خەلە و ئەمانە بەرز بوو خەڵکی زۆر مەجای نەبوو هەبوو بەدەم ئازارە و بەدەم نەخۆشی و هەر یەکێک لە شوێنەکە کۆچی دوایی کرد بوو ژێر زەمینەکان پڕ بوون خەڵکێکی زۆر ئەوە بوو بەڵام من کە گەڕاینەوە جارێکی تر گەڕاینەوە ناو هین و هەڵەبجە ئەو کاتە لە بیرم چوو پێوە بڵێم خۆ گەمە گەڕاین و ناو هەڵەبجە تقریبەن مانگی 3 کیمیایەکە بوو هەتا مانگی تقریبەن لە 16 سێوانە من تقریبەن لە 15 چوارە گەڕامە بۆ هەڵەبجە تا نزیکەی مانگی حەوت ئێمە هەر لە هەڵەبجا بووین مەقڕمان لە زەمەقیا بوو خۆمان سەردە هەر هاتو چۆشتمانە کرد بەس پێشی ڕێکەوتنەکە ئێران و عێراق لە هەشتا پێشی ئەوە مەقڕەکانمان بردەوە سەر سنووری ئەمە چوینە ماڵەکەی شێغڵەو لە بیارە ئیتر دوای ئەوەی جارێکتر لە هەشتوانە جوابیان کردین و ئێران هەموو هەڵەبجەی جێشت و ئێمەش گەڕاینەوە جارێکتر مەقڕمان چووە ئیمجارە مەقڕمان لە مەڵەخورد بوو لە پلەکانی مەلام سەفا هەتا کاتی ئیتیفازەک قەرارگای ڕەمەزان بەڵگەی تەرەدودی بۆ کردین کە هاتوچۆی ئەمدی و ئەو دی بکەن بەڵگەیەکیان بۆ کردین بەڵێ لەسەر بە تایبەتی ئێمە لە منتیقەی کەڕەجاڵ و مەڵەخوردەوە هاتین ڕێک سەر مەڵەخورد لە ئەینێکی تیا بوو مەقڕی تیا بوو سەیتەری تیا بوو نانیاچگەین ئەوە لە قەرارگای ڕەمەزانەوە علااقاتمانە بوو لە ڕێگەی علااقاتەوە بەڵگەی تەرەدودیاندا پێمان بۆ هاتوچۆ کرد وەڵا وا بزانم 20 زەبد هەژدەی مانگ بوو چکە ڕۆژ حەڤەی مانگ بوو حەڤەی مانگ بوو هەر هەمیشە بمبارانی کرد هەڵەبجەیان بمباران کرد حتا ڕێکەوتەکەیان نەکرد ئەنا خۆ منە ماڵی ئەمەی ساڵە 16 سێ ماڵێ من 90 سێتیا چوو ئاخر ڕۆژ ئەو ئاخر ڕۆژی مەسەلێکی بێباران بوو لە 90 سیان لە دوای نوێژی عەسریش تقریبا ئیتر کارەسات بوو کارەسات تۆکە بیری لێ ئەەکەیتەوە مەسەلەن یەکێک لەو شتانەی تر قەت بیرم ناچێتەوە ئێستاش بەو جادا ئەڕۆم نازان بۆ ئەوە ئاویتیان نەماوە کە گەڕاینەوە شەو بوو من لەگەڵ کاگە حەمە و کاقاورە کە گەڕاینەوە ژنێک لە بەردەمانەوە بوو لە ناو ئاوەکە کەوت کە کەوت مناڵێکی ئاو بردی مناڵێکی ساوە ئیتر ئێمەش کۆڵ و ئەوانەمان بە کۆڵەوە بوو باوەڕم پێکەی من هینم کرد ڕام کرد بیگرمەوە شەو زۆر تاریک بووانە یەک دوو کەسی تر ڕایان کرد ژنەکە خۆی تۆزێک دانیش لێیا و تۆزێک گریا و نازانم کوڕە لەمەم کە تۆراوەکەم و هەنێ لێیا تۆزێک گریا بووی و ئەوانە دوای سێری هەم دوای ئێمە کەوت و هاو مناڵەکەشی ئاو بردی چکە هیچ چار نەبوو ئەو ئاوە تقریبا بڵێن لە تەپەکوڕە ئەیشتی ئالوێ ئاوێکی زۆر هەبوو ئێستا بەو چەما ڕۆم قەت ئەو ئاوە نبینم لەو هەشتاوەشت ئاوێکی لیۆ هاو بە تایبەتی لەو کاتی کیمیابارانە مانگی سێ ئەوانە هین بوو ئاوێک بوو مناڵێکی برد هەر خەڵک یعنی هینی نەیەبوو تر خەڵکەکە هەمووی سەری لێشاوا بوو یەک خەڵک نێزانی پێشتر کیمیاوی نەبیست بوومان نەتاقی کرابوو ئابزانم بۆ یەکەم جار لە هەڵەبجە تاقی کرایەوە دوای هەڵەبجە خەڵکی مەسەلەن بادینان و بالیسان و قەراخ و ئەوانە لە هەڵەبجە دەرزی چاوەرگ بوو ئازاری کە کیمیاوی هێوانە هەنا پێشتر کەس نەیبیست بوو چکە یەکێک لەو شتانە کیمیاوی ئەبوایە بۆ شوێنی بەرزایی بڕۆشتی تایە خەڵکی لایەمە بۆ ژێرزەمینەکانە ڕۆشت چکە کیمیاوی خۆی قورسە ئەنیشێت بەڵام وەکو یارمەتیدان پێشی ئەوە لە بنپەڵگیشا من دەرزێکیان بۆ کردم وەڵی جەماعەتێک بوون ئێستا لەسەر خەیاڵ نیم نازام چێوم بەڵام لێواوتیان کاکە ئەوانەی کە کیمیاویشت لێیان ناون بابێت من تا ئەو دەرزێشیان بۆ کردمە ئاگام لە خۆمە بوو بەڵام ئیتر کە لە بنپەڵگۆ دەرچوین نازام چۆن چوومەتە کەڕەجاڵ و چۆن بردومیانەتە ئێران و ئەوانەم هیچ بیر نایەتەوە ناومەشینەکە دوای هینەکە بوو دوای بڵێن هەر لە کاتی کیمیابارانەکە بوو ئەوە تقریبا لە 16 مانگە کیمیایی لێ تا 90 مانگ ئەوان لە حەڤەی مانگە کیمیاویش نەبوو ناپاڵم بوو لێدا باوەڕم پێکەی لە 2-3 شوێنە ئاسەواری ئەو شتە ماوە ئێستاش یعنی کە لەو عەرزەیەدا پیانەوە کاتە ناپاڵم کە لێدا ئیتر دنیای وێرانە کرد سەوتێکی زۆر عەجایبە بوو یعنی لەو تراکتۆری یاوم بە قەنەعەتی من بڕواناکەمە کەسی دێ دەرچوو بێت هەر تراکتۆرەکەشی تۆزێکی مابوو هەر هەمووی فرەدا هەریەکێک بە شوێنێکە ئەمە یەک دووهەم دوای ئەوە خەڵکی تیا بوویسا بۆ نمونێمە لە زەمەقیا ئەژیاین دراوسێکمانە بوو ئامۆژنێکی خۆم بوو هەر بە تەنیا مابوو لەوێ لە ماڵەکەی خۆیانە ئەژیا ئەمە تقریبا لە مانگی بڵێن تقریبا مانگی 6 مانگی 5 مانگی 6 بە زۆر کە حەمەڕەشی ڕحاجی ڕۆسەموانتیان کاکە وەرەقەیەکیان بۆ کردیان بڕۆ بۆ ئێران بۆ زەکەریا دوایی لێەوە ئەوانیش وەرەقەیان بۆ کرد لە ڕێگەی قەندیل و جارێکی تر خەڵک دابڕابوو لە کەسوکاری ئەسان هیوا هەبوو دایکی لە ماڵ بوو
باوکی دووسێ مناڵی ڕۆی بوو سا ئەو یەکێک لەوانە کە لە ماڵی ئێمە جێما بوو دایکی و باوکو برا خوشکەکانی چوو بوو لەو کوڕانە و دەقە لە ماڵ نەبوو ببین جێمەکە جێما بوو هێنامە ماڵ خۆمان ئەوان لەگەڵ کیمیاکە لەگەڵ دایکماشەی لە 19 مانگە ئاخر ڕۆژی شویاگە لە 19 مانگە من چووکە ئەو شەوەکە وڵێ لە 18 مانگ ڕۆیشتم بۆ لایەن وتم بەیانی ئیشەڵا من خۆم یەمەوە لەگەڵتان و بە یەکەوەچین بچنە ئەحماوە و لێ ئێمە ئەوان لە مەکتەبی کتای مەکتەبی ڕەنگی لە ناحیە سیروان لێوا بوون کۆمەڵی خەڵکی زۆری تیا بوو باوانم وت خەڵکی زۆر تیا بوو کە من ئەمانیشم بەر خەڵک زۆر مایەوە لە ماڵ بەڕاستی من ئەس دەگەمەوەڵەمە و خەڵکە بمایەن و لەوە چێ باشتر بوو لە ماڵ دەرچوو بوون بەو شێوەیە ئەو شەیدێ تیا چوو خەڵک بەڵامی تر ئەوە بوو خەڵک نێزایی کە دوای ئەو کیمیانەوەشان خەڵک محاولەیە کرێ و مەسەر سلوورەکان جێ بێڵێن چکە لەوانەیە لە هەڵەبجای تر کەس دەرنەچێت دەمووی بە کیمیاوانە شەید وەڵا خان و هەر کە ماڵی خۆمان چۆن چۆڵیان کرد هەروە بوو من جارێکی تر هاتمەوە بۆ سەردانیکردنی چوومە ماڵی خۆمان تر دەرگاوشت شکا بوو دیار بوو خەڵگات بوو شتی بردبوو ئەوەی پێویستی بێ خەڵک بردبووانە شتێ و کاتێش خۆتە زادی خەڵک ماڵی چی بوو هەمووی خەڵک تەلەڤیزیۆنێکی ڕەشوسوی یا سەلاجەیەکی احتیادی یا مەسەلەن بۆ فیەک بوارە و شتانە بوویت خۆوانێش تۆ بە کۆڵ نایبێ بۆ ێرە خەڵک خۆشی دەرنەچوو حەل لەوێ مایەوە بخوابزانم دوای ئەوە کە جارێکی تر دوای هەشتا کە خەڵک گەڕا بووە بۆ ئەشیاوشتی خۆیان بەرن لێرە کچێکی ئامۆزاوە بە نایسوی بە ئەوش هاتبوو بە عزیشتی ئەمەیە نابووە لێوە فرۆشت بووی چووکە شتێ پارەی یا بە من هەرو کاتش پێم وتم بیە بە حیوانە بیە بە خێربیدە بە هەتی من پێویستیم پێی نییە بیە بە یەکێک ماڵی ئێمەشی ئەو کچەی ئامۆزام هێ نابووی دوای ئەوە کە دوای هەشتا کە ئێمە جارێکی تر گەڕاینەوە ئێران خەڵک هاتبووە بۆ حکومەت ڕێگەی یابوو بڕۆن ماڵ و شتیان بێنن ئەوش هاتبوو لەو کاتا چوو بۆ ماڵ ئێمە شتەکانی نابوو فرۆشت بووی ناوەکو خۆمان بڵێ هیچ شەو کاتە کەس خەڵک هیچی بۆ دەڕێچوو وەڵا ئەحساسێکا گەورە تۆ هەر کەسێک بێنی مەسەلەن بۆ نمونە لە تەمەنێکا من لە تەمەنی گەشەکردنوانە تەمەنم 16 ساڵ بووە تۆ بێن لەوێ پێ و بڵێن مەسەلەن برا و خوشک و دایک و کەس و کاری هیچی نەماوە ئەو خەڵکەتە بینی بە وەزعە هەمووی سەرگەردان هەمووی دیوەی خەڵکتیا چوو بوو پرسیاری خەڵکتە کرد ئەوە باوک وەڵا باوکم شەید بوو ئەوە دایک وڵات دیار نییە ئەوە براکە هەرێکێک بوانە ئیتر مەسەلەن من بۆ خۆمۆک و خۆم یعنی لە وڵاتێکی غەریبیا بیت و پێشمەرگە بیت و نان نەبێ بیخۆیت و کەس و کاری خۆت نەبێ و هەموو کەس و کار و تیاچوو بێت یعنی باوەڕم پێکەوە نە شتێکە بڵێ ماخ ینی ژیان زۆر بەهای نەبوو ئەو کاتە من وەکو خۆم یعنی شتێک نەبوو بەنایە ئەوە بڵێ واوا بژیم و یا پێویستی بە شتێکەوەوانە زۆر گوێم لێنە ینی دامان ناوە بڵێن مەسەلەن هەر دەقەیەک بێ ئێمەش بەری ئەو شتەیەکەوێت باوەڕم پێکی کاگەوران لەو هەڵەبجا خەڵک بناڵتە بینی تۆپە تەقی خۆی دانێنەوە یعنی خەڵک ئەوە نەبوو هیچ کەسێک ئەمەلی نەبوو مەسەلەن بە ژیان بە تایبەتی بۆ من مەسەلەن ناخۆشترین شتە تۆوەرە لە کاتێکا پێ بڵێن 11 کەس لە خێزانەکەدا تیاچووە تۆ چیەکی ینی هەر ئەوەیە بڵێ چی ینی باوەڕم پێکەی جاری وە هەبوو من پێشمەرگە بووم بە دزی هاوڕێکانمە چووم لە شوێنەکە دانیشتوم وتمە بالیەوە خۆم خاڵیکەمەوە بگریم ینی لای ڕەفیقەکانمان نەگرین بەڵام ئیتر لەو کاتا کارەساتی ناخۆش زۆر ڕوویدا بەسەر میلەتەکەمان لەو ناخۆشتر ئەنفال بوو کە هەرگیز بیرم ناچێت لە قەبرستانێک بووم لە هین لە دزڵی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژێ من هەر بۆ ئەوەی لەوێ دڵتەنگی خۆم و خۆم خاڵیکەمەوە چوون بۆ ئەو شوێنە دڵم تەک بوو ئەگریام کەسێکی تر هاو بەسەرما خەڵکی گەرمیان بوو نایی حسێن بوو کە یەکەم جار هەر تەوقەی کرد لەگەڵما وتی من حسێنم منیش عەدنانم وتی ئەوە بۆچی گریایی وتم نەگریاوم وتی با چاو دیارە سوور بۆ تۆ وتم کیمیاوی لێیاوم بە چاوم و کاتە زۆر هەر باش نەیەوی نەمەتوانی چاوکەمەوە وتی چاو سوور بۆتەوە ئەوانە وتم کیمیاویم بەرکەوتووە دیارە کە حسێن ڕازی کرام گریام و هەم کیمیاویش لێیا بوومانە پێوتم تیجا بۆ چیە گریت مەڵا ئایا کە سوکارەکەم تیاچووە کە حسین زۆر دڵی پڕ بوو زۆر گریا ئەو بێتاقەت بووتی کاگەندان دڵنیە کە سوکارەکە تیاچۆ خوشکوشتەکەوتیا وتی باوەڕم پێکەی من ئیرەی بە تۆ بم بەغیلی بە تۆ بم لەبەرەوەڵی خوشکەکەم تیاچۆتی خوشک و کە سوکارەکەی من نازانێک قەدەوەم بیر ناچێتەوە بەداخەوە ئەیوو بەدەمی خۆم نەبێت جوانتری خوشکم هەبوو ئەیوو کە ئەچمە سەر جێگە ئەی خوشکەکان باگ مەکەن
وڵا بۆ دەستکەوتی خەڵکی کوردستان من دەتوانم بڵێم هەڵەبجە بوومە ناسنامەی نەتەوەیەک، ینی لەو ڕێگەیەوە کوردی بە دنیا ناساند. کۆمەڵی ڕۆژنامە نووس لەو کاتا لێ بوون، ئێرانی و وڵاتەکانی تر لە ڕێگەی ڕۆژنامە نووسانەوە هەموو عالەم ئەو تاوانە گەورەی بینی کە دەرهەق بە ملەتی کورد کرا. ینی هەڵەبجە وای لێ هاتوو ئێستا لە هەموو عالەما خەڵک هەڵەبجە ناسێت، بەڵام من هەستەکەم حکوومەتی کوردی خۆمانەکو پێویست نەیتوانی هەتا ئەم دەقەیە ئاور لە هەڵەبجەیەەکە باتەوە لە ڕووی معنەییەوە هیچ نەبێت ڕێز لە کەسوکاری قوربانانی جینۆساید بەعام هەم هەڵەبجە و هەم ئەنفالیش. مەسەڵەن ئێمە گرێکەکەمان لە حکوومەتی خۆمانێکە ئێمە قوربانیمان بەدا و خەباتمان بۆ کردووە، ئێستاش هەویەکیان کردووە بۆ خەڵک شەهیدانەی جینۆساید ئەگەر سەیریکەی لە پشتێوەکە نووساوە ئەم ناسنامەیە تەنها بە مەستی موچەوە وەرگتن بەکاردێت. ئەنی تۆ کابراک خەڵگەیە لەو گەرمیانەکە کە ژن هەیە من خەڵکی بۆ ئەناسم لەو گەرمیانە ماڵەکەی چۆڵ نەکردو هەتاوکو ئەمری خوای کردو. من خۆم چووم بۆ لای وتومە میمی بۆم ناڕۆی عیلاجێکی خۆتکەی و من دەرچووم مناڵەکانم هاتمە چی بکەم، ینی هەتا مردۆ چاڕێ مناڵەکانی ئەمە نابێت لە ڕووی معنەیەوە تۆ یارمەتی ئەمانە بدرێت، ئەمانە بێ حسابێکی تایبەتیان بۆ بکرێ. ئەمانە خەڵکی هەڵەبجە بەڕاستی بیرەوەریەکە لە زەینی هەموو کەسێکایە، بە تایبەتی ئێمە ئەوانێک کە قوربانی ئەو چەکەین و کەسوکار و خۆمان بەرکەوتین لە هەڵەبجە هەموو هەڵەبجەیەک قەدەوەی بیر ناچێتەوە. ئەنی ئەوەی کە خۆمان بینیمانە لە شەیدبوونی مناڵ لە قەسخانەکان لە ئێران لە ئاوەرەبوون خەڵک مەسەلەن تۆ وەرە لە خێمەیە کابێ هیوا هەبوو دوای سێ چوار ڕۆژان وەڵا باوکی مردووە، تۆرە خۆ لە خێمە نان نێبی خۆی کفن نێبی کێتەبەری لە شوێنێکە چۆن بینێژی قەبرسانە نییە. ئەنی ئەمانە هەمووی هەزارە کتێبیوە کە تۆ دا بنیشید مەعاناتی ئەمانە. عنی تۆ بڕۆ سەیری کە بڕۆرە دزڵی ئێرا بۆ دەبوون ئەمە 1050 ڕەفیقی من شەید بۆ لێو جەنازەکەیان ناشتو. بڕۆ مەسەلەن ئەوانەی کە کیمیایی لێ یاون زۆریان بڕۆ لە بەهەشتی زارا لە هینا لەعنی ئەو شوێنانە کە کەسیان نییە، ینی کەسوکاریان نییە لە بەهەشتی زارا جەنازەکانیان ناشتو لەوانێ خوانن کە لە شەڕەکانە مەسەلەن یا لە شوێنەکانە کەسوکاریانی کەس نێ بیان نێژن. ئەمە چەنە هەمان هەیە لە وڵاتانە مەسەلەن بەلەدیە ناشتوێتی، ینی خەڵک ئەمانە کۆمەڵشتن بەڕاستی منوەکو خۆمەڵێم، یعنی من ناتوانم ئێستا بڵێم لە بەرنمەیەکە بێم ئەوەی کە بە خۆم بینی ومە بە چاوی خۆم ئێستا بێم لە بەرنمەیەکە مەسەلەن بەیانی کەم بۆ کاگەورامان یا بۆ بینەرەکانی تۆ یا بۆ ئەو کەسانەی کە بێن مەسەلەن مەرگەساتی هەڵەبجە پێیان بڵێم ئەمە هەڵەبجە ئاوایی بوو، ینی هەڵەبجە ئەوەی کە لە مێشکی منە هەیە ئەوەی کە لە زەینی منە هەیە ناتوانم مەسەلەن بە چ زمانێک پیشانی خەڵکی دنیای بەم یا پیشانی هەر کەسێکی تری بم بڵێم من لە هەڵەبجە من بینی. ئەمانە ینی بە پێدا بە زمان ناوتری، ئەمە شتێکە هەموو هەڵەبجەیەک لە فکر و لە هینی خۆیان تا مردن ئەمێنێتەوە، ینی کارەساتێکە برینیەکە ینی ئەمەنە بە سوێ قەت دەبیر ناچێتەوە. وەڵا کە گەورەمان شتێک من وەکو خۆ من عەرزم کردی شت زۆرە ناتوانانی تۆ هەموو شتەکان لێرە باس بکەیت. ینی تۆ لە شارێکە ئەڕۆیشتی ینی مناڵتە بینی خەریک و ئەمرد نەتوانی هاوکاری بکەیت، پیاوتە بینی خەڵک علی پێویستی بە هاوکاری تۆ بوو نەتەتوانی. من یەکێکی بووم خۆم لەوانە کاگڕۆگرێزەی من پێشتر نەمناسیوە نێشم بینیوە، دوای 1-2 ساڵێک خەڵک پێوتمتیان کاکە تۆ نەوتوانیەوە بڕۆی کاگڕۆگرێزەی و کەسێکی تر بە کۆڵ بنیان بردووە. مەسەلەن ئەم شتانە مەعاناتانە ئەمەنە زۆرە مەسەلەن نازانی چۆن بە چ شێوەیە باسی کێشت زۆرە. هەڵەبجە مەرگەساتێکی گەورەیە لە مەرگەساتە ئێستا هەر یەکێکمان ئێمە مەسەلەن چیرۆکێکمان لا دروست بۆ توانین بەس ئەوانەی خۆمان باسکەی. من بەش بە حاڵی خۆم کە بۆم باس کردی مەسەلەن ئەو شتانم بینیوە ئیتر دوای ئەوە سەردانی هەڵەبجەم کردو بە هەرکی ئاڕۆیشتی جەنازەم، یعنی شارێک بوو نەتەزانی هینکە ینی وای هەموو کەسێک کردبوو ئێمە کە لە هەڵەبجە بووین ینی وامان کردبوو ژیان لا ئێمە هیچ بەهایەکی دەبوو. باوەڕم پێکەی دوای ئەوە من پێشمەرگەیش بووم کە ئەڕۆیشت بۆ چالاکیە کە بیان تۆ نابین ینی خەفەتم پێ خوارد.
هەموو هیچ شتێک لای من ئەم ژیانم مانایەکی نەماوە بۆ من جارێکی تر بڕۆم مەسەرم ڕۆمم جاران ئەچوومە بۆ لای دایکم هەموو دایک نەماوە ئەچیتەوە بۆ لای باوک نەماوە ئەچی بۆ لای برا نەماوە ئەچیتەوە بۆ ماڵی نەماوە ینی ئەم شتانە هەموو شتەکانیان تۆ بێئومێدیان کرد هەموو شتێکی ئەمە بوو بە بەقەڕێک و دانە ڕقەیە کاتێ تا خواردوتەوە بەڵام ئەوەیشی کە ماوە مەسەلەن بڵێم ئەمەیەکە ئەی بینی ئەم حکوومەتەی کوردیە من هەر لێرەوە هەزار جایتر داوا ئەەکەم مەسەلەن ڕێز لە ئەو قوربانیانە بگیرێت ڕێز لە کەسوکاری شەید بگیرێت ڕێز لە کەسوکاری ئەو هەموو خەڵکە جینۆسایدە بگیرێت ڕێز لە خەبات و قورباندانی ئەو هەموو کەسە بگیری ئەو هەموو خەڵکە لە زیندان لە سێدارە دراوە ئەمانە حەقە بەڕاستی حکوومەت لایەکی جدیان لێ بکاتەوە لە ڕووی مادی و معنەیوە هەم قەرەبووی خەڵکی گەرمیان و هەڵەبجە ئەوانە و بە تایبەتی پێداگر بن ئەم ئەندام پەرلەمانەکە هەر هەمیشەیەن وەکو کەڵە شێرەکە قرتە قرت و لە دەوری خۆیان کۆمانەکەنەوە و ئەڵێن دەنگمان پێ بە ئەڕۆنە هەڵەبجە پێداگر بن لەسەرەوەی ئەم تاوانە حکوومەتی عێراق بە ئەمەی کرد و ئەمانەش میلادگیری ئەو حکوومەتەن حەقە بەڕاستی قەرەبووی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە هەم هەڵەبجە خۆی هەم کەسوکارەکەی بە جدی بکرێتەوە داوایان لە یەکەم پێداگر بن بەڕاستی من هیچ بەرهەمێکیان نبینم ئەم ئەندا پەرلەمانەکە تا ئێستا ڕۆنە بەغا ئەم هەموو خەڵکەمان لە بەغایە لەسەر هیچ شتێک نەبینۆ بێنە دەنگ بۆیە ئەمەیە بەڕاستی لەسەر ئەم مۆزوعانە ئەم تاوانانە بەسەر میلەتی کورداتەوە ئەوان لێ پێداگر بن چکە ئەم حکوومەتە میلادگیری حکوومەتی ڕابردوو من جارێکی تر سوپاسدانەکەم و هەر پرسیاری کشتانیە لە خزمەتان نا لە خزمەتە من ئەمە ئەرکە و هەر شتێک پێویست بێت بۆ خزمەتکردنی هەڵەبجە و کوردستان ئێستا ژەر پێشمەرگە ئاسا من لە خزمەتان Ari Braga Zmaria, Zamoldu Suchana,